سەرانی قەدرگرانی کوردستان 24 کاتتان باش دەنێ وەرزی سەرماداین نزیکی سەری ساڵین ئەمڕۆ جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح لە شاری هەولێر وە دەبینین پایتەخت ڕازێنراوەتەوە دەمانەوێت پلان و استراتیژەتی پارێزگای هەولێر بۆ ئەم چەند ڕۆژە تاوەکو سەری ساڵ گەنگەشە بکەین لەگەڵ بەڕێز ومێت خۆشناو پارێزگاری پایتەختی هەرێمی کوردستان کاگوێت بەخێر بێ زۆر سپاس کاکسێن جەژنی کریسمس و سەری ساڵ لە کریسیانەکان و لە جەناویشتان پیرۆز زۆر سپاس لە ئێوەش پیرۆز لە ڕێگای ئێوەشەوە لە تەواوی خەڵکی کوردستان و بە تایبەتی لە هەولێری پایتەخت پیرۆز بێ سپاس بەخێر بێ دووبارە با یەکسەر پرسیار لەوە بکەم ئەمڕۆ جەنجالێکی زۆرمان لە شاری هەولێر دینی پاراستنی ئەمنیەت و ئاسایشی ئەو خەڵکە لەبەرەوەی گەشتارێکی زۆر ڕووی لە هەولێر کردووە بەر پرسیارەتێکی گەورەیە پرسیارەکەوێ چ پلانێک و استراتیژەتێکتان هەیە بۆ ئەم چەند ڕۆژە کەرەم کەم بەڵێ بە تاکید کاک سێنێمە هەمیشە بەر لە هاتنی ئەو بابەتانە پلانێکی هەمەلایەنەدا دەڕێژرێ لە ماوەی دە ڕۆژ پێش ئێستا لە دیوانی پارێزگا کۆبنەوەیەک کرا هەم پلانێکی بابەتی خزمەتگوزاری پاکردنەوەی ئەو شوێنانە و هەروەها بابەتە کارژێڕیەکانی کە پێویستن بۆ بابەتە لە سەروی ئەمیانەوە دابینکردنی ئەمنەتی و ئاسایشی ئەو خەڵکەی کە چ لە شارەکەمان بەشداری لەو گردبوونەوانە دەکاتن چ ئەوانەی میوانی هەولێرن و گەشتیارن لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەولێر خۆشی وەکو پارێزگا و لە شارەکانی دیکەی خوارو و ناوڕاستی عێراق لە سەردانی هەرێمی کوردستان دەکەن ئەو پلانە داڕشتراوە من دەستخۆشی لە تەواوی هێزەکانمان دەکەم لە ئاسایشی ناوخۆ لە پۆلیس لە هاتوچۆ لە بەرگری شارستانی تیمەکانی تەندروستی و هەروەها شارەوانیەکان و یەکە کارجڕیەکان و تیمەکانی قایم قامیەت چاودێریکردنی بازار بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزار هەموو لایەنەکان بەیەکەوە بە پێی ئەو پلانەی داڕشتراوە وەکو یەک تیم هەم لە خزمەتی هاوڵاتیانی شارەکەمان دەبین و هەمیش لە خزمەتی میوانەکاندا دەبین سوپاس لە بۆ خودای گەورە پلانەکە لە بۆ دە ڕۆژە ئێستامان نیوەمان بەڕێ کردیە زۆر زۆر بەباشی هیچ حالەتێکی نەخوازراو نەبووە ئیشاڵڵا و چەند ڕۆژەی ماشە هەر بەو زۆرە دەبێت ویستم پرسیاری ئەوە بکەم باست لە گەشتیاری نێو شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق کرد جارێک دوو جار کێشەیەک ڕوویداوە لە نێوان هەردوو نەتەوەکەی کورد و عەرەب زەقیان کردوتەوە ئەم ساڵ چی دەکەن بۆی ڕێگری لەوە بکەن خوا نەخواستە کێشەیەک دروست بێ لە نێوان هەردوو نەتەوەکە بەتایبەت لە سەری ساڵی 21 بوو حالەتێکی نەخوازراو هەبوو کە ئەویش هیچ پەیوەندی بە بابەتی ڕەگەزایەتی و مەسەلەی نەتەوە و ئەو دەمارگرژیە نەبوو چەند گەنجێک سەرڕۆ لە هەردوو نەتەوە ڕوبەڕووبوونەوەیەکیانە بۆ هەردەم و دەست لەلایەن ئاسایش و پۆلیسەوە دەستگیر کران ئێمە بە پێی و پلانەی دامان ڕشتووە ساڵانە ئەو بابەتە دووبارە نەبووتەوە ئیشاڵڵا و ساڵیش دووبارە نابێتەوە هەر کەسێکیش ئەو جۆرە کارانە بکە لە لای ئێمەوە دەستکراوەی کراون لە ئاسایش و پۆلیسەوە ئیجراعاتی تند لەگەڵ هەر کەسێک دەکرێت کارێکی لەو چەشنە بکە ئەو ساڵ پێشبینیمان وایە ژمارەیە و گەشتیارانە زۆرتر دەبێتن ویستم بپرسم داتایەکە لە بەردەستە لە دووسێ ڕۆژی ڕابردوو گەشتیار ڕووی لە هەولێر کردبێ ئێمە ئەو ڕۆ ئێوارە من لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی گەشت و گوزار و ئاسایشی بازگەکان قسەم دەکرد چەند ڤیددیۆیەکم لە بۆ هاتبوو کە تەرکیزی ئاساسی هاتنی گەشتیارەکان لە شارەکانی دیکەی عێراقەوە لە بازگەی شێراوەیە لە خازر و شێراوەی بەڵام شێراوە زیاتر ئەو ڕۆ ئێوارە کە نی سعات پێشەوەی بێنێ ئێرە ئێستاش حالیان قەرەباڵغیەکی زۆر هەیە پوشوەکان درێژن پشوەکان مەودایەکی تەواوی تێدایە خەڵک لە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش دێتە هەولێر ئاماری ئەو 4-5 ڕۆژەمان نییە بەڵام بە جیاواز لەگە ساڵەکانی ڕابردوو ئەو 4-5 ڕۆژە پێمان دەڵێ لە بۆ سەری ساڵی ئەو ساڵەکە ژمارەی گەشتیار زیاتر دەبێت بەڵام تایەکی 12 ئێمە نزیک بە 3 ملیۆن وڵا سەروی 3 ملیۆن 3 ملیۆن و چەند هەزارێکە تا یەکی 12 پارساڵ لە هەموو ساڵەکەداکە ئەو مانگە زۆر گرنگە ژمارەیەکی زۆر لەو چەند ڕۆژە دێتن تا ئێستاکە لە یەکی 25ەوە
تا یەکی دوازدە زێتر لە 3 ملیۆن گەشتیار لە شارەکانی دیکەی خوارو ناوەڕاستی عراق جگە لە هەرێمی کوردستان خۆی جگە لە شوێنەکانی دیکە جگە لەوەی ئەوانەی لە ڕێگای فڕۆکە خانەوە هاتینە ئەوەی تەنها لە بازگەکان هاتوونەتە ناو شار سەروی 3 ملیۆنە و بەپێی ئەو قەڵەباڵغەی لە بازگەکانمان دروست بووە بەپێی ئەو گەڕانانەی لە بازارەوە دەبینین بەپێی ئەو بەدواداچوونانەی لە چێشتخانەکان دەیکەین بەپێی ئەو بەدواداچوونانەی لە میوانخانەکانەوە دەیکەین کە چاوەڕوانیەکە وایە زۆرترین ژمارەی گەشتیار لە خوشک و برایانمان هەموو ڕێکەوە ئێوە بەدواداچوون دەکەن بزانڵێ بەتاکیت کێ لێرەیە چۆن هاتوون تەنها لە بۆ نرخی بازار لەلایەک استیغلال نەکرێتن ئاخویستم پرسیاری ئەوە بکەم و لەلاکەی دیکەشدا بابەتی هەتا نرخی سەروبەندەی کە ئەو گەشتیارانە دێن ڕوو لێرە دەکەن نرخی بازار ئالوگۆڕ دەکرێت یا ئەوەتە جێگیر دەکرێت ئەمرتان کردووە بۆی ئیسیغلالی خەڵک چاودێری بازار و تەنانەت کۆمەڵی چێشتخانە و میوانخانەکان بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزار تیمەکانی قایمقامیەت هەموو بەیەکەوە چاودێری بازار دەکەن بە پێچەوانەوە دوێنێ حاڵەتێکمان هەبوو لە منافەسەی نێوان هوتێلەکان هەرزانتر کرابوو ئەمە پێمان گوتن هەتا نرخێکمان لە بۆ دیاری کردینە بڕوادەکەی لە هوتێلەکانی 2 ئەستێرە و 3 ئەستێرە ئەوانە گەیشت بۆ ئەوەی کە خوار 10,000 دینار ژوور بگری گوتمانەوە قبول کراونی ئەو چکۆ ڕەبتی بە استراتیژەتی گەشت و گوزارەوە هەیە وای لەوەی کە ئەوان نەتوانن لە بادجیش خۆیان دەرباز بکەن حاڵەتی نرخدا بەزینمان هەبوو بەڵام بە سەرکەوتنمان نەبووە زۆر باشە ئەمڕۆ ئەوەندەی لە بازار گەڕاوین دەتوانم بڵێم لە هەر چەند سەد مەترێک ئەندامانی دەستگا ئەمنیەکانمان دیوە بە ئاشکرا ئایا بۆ کۆنتترۆلکردنی بازارە بۆ ئەوەی هیچ حالەتێکی نەخوازا و ڕوونەدا بۆ ئەوەیە بە وردی چاودێری بازار بکرێ بەتاکی دێمە لە یەکی دوازدەوە هەموو هێزەکانی یاسایشی هەولێر پۆلیسی هەولێر بەرگری شارستانی بەشێک لە تیمەکانی تەندروستی کە لێرە وجودیان هەیە و پۆلیسی هاتوچۆ هەموو ئەو لایەنانەی پەیوەندن و پەیوەستن بەدابینکردنی ئەمنیەت و ئاسایشی هاوڵاتیان وجودی هەیە 2 ساڵیشە ئێمە لە سنتەری شار ئەو کەرنەڤاڵە ئەنجام دەدەین پارساڵ 5 ڕۆژ بوو ئەو شۆ دەستی پێکرد بەڵام ئەو ساڵەکە 10 ڕۆژە زیاتر لە 100 کۆشک شوێنی کار و کەسابەتی خەڵک بەرهەمە ناوخۆیەکان خواردنە کوردەواریەکان شتە فۆلکلۆریەکان کللتوریەکان ئەوانە بەبێ بەرامبەردراوە هەمووی بەبێرە بەرامبەرە هەمووی پەیوەندە بەچێ ئەوە پەیوەندی بە شارەکە هەیە لە نەتیجەدا هەموو هەولێر پێکەوە سوودمەند بی لەو بابەتە ئەوە لەلایەک دەرفەتی کارە لە بۆ گەنجانەی خۆمان لێرە کارە دەکەن هەمووشی کوردن پێم وابێ هەر هەمووی کووردە ینی غەیری کوردیانە خەڵکی خۆمانە کە هاتینە بەبێ بەرامبەر پێیان درایە بەس هیوادارم ئەوان ژینگەی شارەکەمان بپارێزن ئەوەندەمان داوا لەیان کردیە و کارەکانیشیان کوالیتی بەرز بیتن ئەوە دیبەنێکی جوانە بە شارەکەمان نیشان دەداتن و دەبێتە هۆکارێکیش کە ئێمە لەژێر سێبەری قەڵای هەولێرەوە لە ناو سنتەری شارەوە هەولێر وەکو پایتەختێکی گرنگ لە ناوچەکەدا وەکو پایتەختەکانی دنیا وەکو شارەکانی دنیا لە بۆ سەری ساڵ و ئەو بۆنانە خۆی حازری دەکا ئەوە لەلایەک دەرفەتی کارە لە بۆ ئەوان دیمەنێکی جوانە لە بۆ شارەکەمان و ئەو ساڵ چەند چالاکێکیش زیاد کراون کە لە ناو بەڕێوەچوونی فستیڤالەکە تەنها بازارڕێک نییە تەنها بازارڕێک نییە بەڵکو فستیڤالێکی هونەریشە ئێساوە دەست پێ دەکاتن چەندین هونەرمەندی بەناوبانگ لە شارەکانی دیکەی یاڕێمی کوردستان لە هەولێرەوە بەشدارن شەوانە کۆنسێرت و ئاهەنگەیە بەزلو ئەوەی کەیف و خۆشیەکی زێتر و باشتر بە هاوڵاتیانمان و بە میوانەکانی شاری هەولێر بدەین زۆر باشە تا ئێرە باسی ئامادەکاری و پلانەکانت کرد با ئەمن یەک دوو پرسیاری سەرنجڕاکێشکە ئەم ڕاتینە ناو بازار خەڵچێکمان بینیوە لە شارەکانی دیکە هاتوون هەر لە سنووری پارێزگای هەولێر بۆ نمونە لە خەلیفان هاتووە لە سۆران هاتووە لە ڕەواندزێ ڕاهاتووە لە حاجی عومرانی ڕاهاتووە لە کۆیە خەڵکم بینیوە تەنانەت کە سوکاری خۆم بینیوە لە ناو بازار تووشی یەکتر بووین پرسیارەکەوەیە گەنجێک بوو پرسێ بڵێ جەنابی پارێزگار بۆ بە تەنها گرنگی بە ناو سنتەری شار دەدەن گەنجێک لە چۆمانەوە بۆ بێتە هەولێر بۆ ئەوێشی بۆ نەڕازێنرێتەوە لە کۆیە بۆ شاری کۆیە نەڕازێنرێتەوە هاوشێوەی هەموو وڵاتانی ئەوروپا لەم بۆ نانە کاک سێندەزانی ڕاستیەکێ ئەمە ناتوانین نکۆڵی لەوە بکەین لە هەموو دنیا
پایتەخت خصوصەتی خۆی هەیە بەتەکید ئەوە ڕاستە ئەوە بنەمایەکی ئەساسیە نە لە هەرێمی کوردستان و نە لە عێراق لە هەموو دنیا بەڵام ئەوەی ئێمە لەو کابینەیە کەوەی کردمان لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان یەکەم ئامۆژگاری جەنابی سەرۆکوەزیران و دەست بەکاربوونی کابینەکەەوە ئەوە بووم دوو تەوەر ببتە بنەما یەک تەوازنی خزمەتگوزاریەکان لە نێوان سنتەری شارەکان نە هەر پایتەخت سنتەری شارەکان لەگە دەوروبەری شارەکان تەوازنێک ڕابژیرێتن دووەم لە ناو سنتەری شارەکان و لە دەرەوەی سنتەری شارەکان لە کۆمەلگا و گوند و قەزا و ناحیە و هەموو سنوورەکانی شارەکان دەست لە بۆ ئەو جێگایانە ببەن تەنانەت لە ناو سنتەری شاریش گەڕەکە بووە لەو هەولێرە قرتاو نەبووە گەڕەکە بۆ لە هەولێرە دەیان کێشەی هەبووە بەعامی هەولێر کێشەی ئاو کارەبایە بۆ ئێستا سوپاس لە بۆ خۆی گەورە لە بابەتی ئاو گەیشتنە قۆناغێکی زۆر گرنگ لە کارەباش بەتاکید شۆڕشێکی گەورە کراوە پرۆژەی ڕووناچی خزمەتێکی گەورەیە ڕاستی ئێستا گرفتی تەکنیکی ڕۆژانەمان هەیە زۆر جار گوندێک گەڕەکێک چەند کێشەیەکیان دەبی بەڵام ساڵی یەکەمە و بەدڵنیاییەوە دوازستان دەبیتن کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان وجودی هەبیتن و ئەوجا لە بابەت پرسیارەکەی جەنابەت ئێمە هەوڵماندایە بەڵام ئایا پرسیارێک بکەین تەمەنی کابینەکەمان و دۆخەکەی کە ئێستا تێیداینام ئەو زوڵم و ستەمەی بەغدا لە هەرێمی کوردستانی کرد بابەتی بودجەی ئێمە بەس بەرکەوتی ئێمە وەکو پارێزگای هەولێر هەموو ساڵ دەبوایە 250 تا 300 میلیارد دینار بەس بودجەمان لە پەرەپێدانی پارێزگا کە ئەوە موسەکیناتە لە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی شار وەکو تەواڕی لە شوێنێک پێویست دەکاتن بە پەلام گرفتی هاوڵاتیان چارەسەر پێ بەڵام بەداخەوە بەدڵنیایی و یەک دینارمان وەرنەگرتیان ئەگەر ئەو ستەمە نەبایە و پێشرکاری دەستوریانە نەبایە بەو ئیسلاحاتانەی لە ناوخۆی خۆمانەوە کردمان بە هەمە چەشنکردنی داهاتمان بەکەمکردنەوەی خەرجیەکانمان بە ستراتیژێتی سەرۆک وەزیران و حکوومەتەکەمان بە دڵنیاییەوە خزمەتی زیاتر دەکرا بەڵام لەگەڵ ئەوەشدا لە قەزایەکان لە کۆمەلگاکان لە ناحیەکان لە گوندەکان خزمەت گوزاری پێشکەش کرا بەڵام دڵنیامە لەوەی باسی ڕازانەوە دەکەم بم بۆ نانە ئەو مقارنەیە من هەولێر بپرسێ بڵێ ئەمیش حەز دەکەم شارەکە بە دڵنیاییەوە زانی لەو شوێنانە بەتایبەتی کاگومێت بمبورە بەتایبەتی ئەگەر بگەڕێنەوە دیرۆکی بزاوی ڕزگاری خوازی کوردی ئەم ناوچانە بەڵێ شوێنی شۆڕژ بوون شوێنی بەرخودان بوون پەناگەی بزوتنەوە ڕزگاری خوازەکانی کوردستان بوون لەوانەیە ئەوانە حقەتن وایە ئەمە حقیقەتن چی لە بۆ ئەو خەڵکە بکەین ئەو سنوورانە بکەین ناکە بەشێک لە زەحمەتیەکانی ئەوان وازبی ئێمە منەتی تێدانە سێکوچکەیەکیش لە هەولێر هەیە خۆش ناوی خۆ دەزانی لەو مەتیقەیەکیش لە هەولێر هەیە کۆیە شەقلاوە ڕەواندز سێکوچکەیەکی کللتوری هوەری بزاوێکی جوانی گەنجانە ئەدەبی هەموو بابەتەکان لە خۆ دەگرێت بەڵام دیسان دەڵێمەوە مقارنەی خۆمان وەکو هەولێر لەگە شارەکان کە ناکەین بەڵام دڵنیات دەکەمەوە لە پاریسیش خەڵکی دەوروبەری پاریس لە سەری ساڵ دێتە پاریس لە لەندەنیش خەڵکی دەوروبەری لەندەنیش دێتە لەندەن بە دڵنیاییەوە ئەمە زۆر باشە کاگومێت ئەم ساڵ پلانی سەری ساڵتان چییە زۆر جار دەبینین یاری ئاگرین پاشماوە لە ناو شار دەمێنێ بۆ ڕۆژی دواتر ئەگەرچی بەڕاستی دەبینین شارەوانی کارمەندەکانی خێرا دێن پاشی دەکەنەوە ڕێنمایتان چێ بۆ خەڵک بەتایبەتی یاری ئاگرینی زۆر جار خەڵکی بێزار کردووە خەڵکی هەراسان کردووە ئەوانە ناڵێم کە دەچێتەوە دوورمەودایە بۆ ئاسمان ئەوانی کە لە بازار بەدەر لە ڕێنمایەکان مامەڵی پێوە دەکرێت چ ڕێنمایەکتانەیە بۆ ئەوانە زەنی کاکسێن پلانەکەی ئێمە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی ژینگە پارێزیەوە لە ڕووی ئەمنیەتەوە لە ڕووی ئاسانکاریەوە لە ڕووی کۆنتترۆل و دۆخی بازارڕەوە هەموو مەجارێک لە خۆ دەگریتن بۆیە بەتاکید هەموو بابەتانە لە خۆ گرتیە داوامان لەو خەڵکە لەو گەشتیارە خۆشەویستانە لە خەڵکی شارەکەمان هەیە ئەوانیش ڕەچاوی ژینگە پارێزی شارەکەمان بکەن ئەو شوێنێکی گشتیە بەڵام بە دڵنیاییەوە هەر ڕۆژ لە دوای تەوابوونی ئەو مەراسیمانە شەوەکەی بەیانیەکەی زوو پاکردنەوە دەکرێت ناوڕۆ بەیانی ڤیددیۆی ئەوڕۆم لە بۆهاتیە کە تیمەکانمان چ دەکەن لەو بابەتە ئەگەرنا بە تەبیعەتی حاڵوەیە لە هەر شوێنە قەرەباڵغی هەبوو پیسێک بەجێ دەمینێ بەڵام ئەویش ڕێژەی هەیە هاوڵاتیەکە بەشێک بیلەوە ئەو خۆشەویستانە و گەنجولاوانەی ئەو شوێنانەشیان پێدراوە پێمان گوتینە کە ئەوانیش بەشێک بن لە پارێزگاریکردن لە ژینگە یعنی بەشێک بن لە خاوێنکردنەوەی بەردەم کۆشکەکەی خۆیان
تا ئێستاکە بەباشی کارەکان کرایە و دڵنیامە بەباشیشتەوە دەڵێن پلانێکتان سەبارەت بە یاریە ئاگرینەکان باز بۆ ڕێنمایی بۆ خەڵک ئەمە ئەو بابەتەشمان قەدەغە کردیە ئەوەی بیفرۆشیتن هەر شوێنێک هەیبی دەستی بەسەردا دەگیرێ یاریە ئاگرینیەکان ئەو شوێنە ڕێپێدراوانە دەتوانن بیکەن کە لەلایەن ئێمە مۆڵەتیان وەرگرتیە شەوی سەری ساڵ لەبەردەم ئەو قەڵاتە بە خۆمان دەیکەین و ئەوی دیکە شوێنەکانی دیکە چەند شوێنێک بەڵام ئەم ساڵ پلانتان جیاوازە بەتاکید قەڵات بە شێوازێکی دیکە دەڕازێنەوە بەڵێ بەتاکید دەکرێت ئێوارەکەی تێستە کرا ئێستاکەم گرفتێکیان هەیەەوە ئیشی تێدا دەکرێت گەرنا ئەو دیمەنە هەر هەموو ڕووناک دەبەوە ئێمە چەند جاری دیکە تەجروبەی ئەوەیە قەڵاتمان بە جۆرێک ڕوونا کردوتەوە بەڵام ئەوەی ئەو ساڵ زۆر جیاوازە بەڕێ گەڕین سبە و دووس بەی شەو هاوڵاتیان ببینن جوان زۆر باشە بەداخەوە خەڵکانێکان کار لەسەرەوە دەکەن ئەڵێن گەڕەکی هەژار نشین و دەوڵەمەند نشین ئەو جیاوازی بان نامێنێ بەبەستەکەم ئەوەیە پلانتان هەیە و جیاوازی نامێنێ ئەم کۆشکە جوانانە کە ڕازێنراونەتەوە پلانتان هەبێت بۆ ئەوانیشی بەرن بۆی لەوێش ئەم دەرفەتە ئەوە پەیوەندی بە هاتنی خەڵکەوە هەیە سنتەری شار خەڵک دێتن پارکی پێشمەرگە پارکی شانە دەر پارکی منارە پارکی شەی سامی ئەو شوێنانە خەڵک دەستێ ئەو شوێنانە خەڵک دەستێ یعنی ئەگە بیبێنێ گەڕەکەچی ئەو گەڕەکە میلیە شارێکی بار زۆرەك بیتن کە خەڵک نەچوو کەس لەوێ ئەو کارە ناکە لە هەندە شوێنی ژێستا لە پارکی پێشمەرگە مۆڵەت بە کۆمپانیایەک درایە هاتی ڕێکی خسیێ کارەکانی کردە بەڵام ئەوانیش پێمان گوتێ نابی ئەرچی خەڵک قوڕسکەن ئەرچی کاسبکارەکان قوڕسکەن بەس ئەوەی حکوومەت کردیتی بە بەلاش بە خەڵکیدایە زۆر باشە جەنابەت گەڕاوی وڵاتانی دەوروبەر هیچ نەبێ ئەوروپا گەڕاوی ئیستانبول هەیە بەیروت هەیە هەندێک لە سنتەری شارەکان شوێنی پیادەڕەویە بەتەنها ینی ئۆتۆمبیل بۆی نییە ئێستا ئەوەی دەیبینین لە ماوەی یەک دوو ڕۆژی رابرردوو لە ماوەی یەک دوو ڕۆژی رابرردوو دەبینین ئۆتۆمبیل نایەتە ئێرە پلانتان هەیە بە یەکجاری ئەوە بهێڵنەوە لە کاتێکدا کە خەریکن قەڵاتی ئەولێریش دەبێتە شوێنێکی کللتوری و شوێنێکی وەکو ئەوەی ئێستا گەشتیار بێ زانی کاکسینە وەکو پلان هەیە بەڵام دوو بربەستیشمان هەیە بربەستێکیان کە بربەستێکی زۆر ئەساسیە پارکینگ نەبوونی پارکینگە تو ناتوانانی هاوڵاتی ناچارکەی سیارەکەی نێتن دووەمیان تا ئێستاکە لە لای خەڵکەوە ئەو حەزە هەیە وەکو هاوڵاتی باشی بابە بەس بربەستی یەکەم وەکو باسم کرد بوونی پارکینگە بربەستی دووەم خەڵک بوو هاوڵاتی حەزیرێ بێتە بازار و پیادەبی سیارە نەبی بەڵام کاسبکارەکان و حەزیان نییە دوکاندارەکان پێیان وایە زەرمەند دەبن وەکو ماستەر پلانی هەولێر شوێنی پارێزگای هەولێر هەڵدەگیرێ وەکو ئێرە وەکو پارکی شار دەبێتە سەوزایی کراوەتر دەبێت لەوەی کراوەتر و گەورەتر دەبیتن تا بەڕێبەرایەتی گشتی تەندروستی قەڵات دەبێتەوە بەردەمی قەڵات دەبێتەوە ئەو شوێنە سەوزایی و نافورەیە لەوێژ بە دیزاینێکی زۆر لەوە جوانتر دروست دەکرێت ژێرەوەی پارکینگ دەبیت چەند تەبقەیەک دەبیتن جێی هەزاران سیارە دەبێتەوە ئەو کات دەتوانین کە هەم نزیکە هەم دیوێکی دیکە ئێستا ئەو دیوێ قەڵات لۆ جوانە دیوەکە بۆتەوە لای پارێزگاش دەبێتەوە تەنها ئەوەی وەکو ئاسار دەمێنێت وەکو مۆزەخانە سیروانیش تقریبا ئەوەی دەمینێ لەوێن دەرێکە تەنها شوێنی قایمەتی قەزای ناوەندە کە ئەو وەکو بابەتێکی مۆزەخانە دەمینێتەوە بەڵام پارێزگا نامینێتن وەکو باسم کرد دەبێتە سەوزایی و نافورە و دیمەنێکی زۆر جوان ژێرەوەشی پارکینگە ئەو کاتی دەتوانین لە ناو سنتەر ڕێ لە سیارە بگرین ئێستاش ڕۆژانی جومعە لە شیراتۆنەوە تادەی لە فلکەی ئەسواق سیروان لەوێوە سیارە نایەتی دەکەوێنە ئەو دەوروبەرە تەعجیلە کۆڵانی عەرەبانە ئەوانە چیان بەسەر دێ بەتاکید زۆریش باس کراوە بەڵام بەڵێ پلانەکەتان وایە ئیدی ئەو گەڕەکانە ڕوحی هەولێرە لە مانەوەی ئەو شوناسە ئەو مێژوەی هەولێر سوپاس لە بە خودای گەورە لە ماوەی ڕابردوودا نۆژەنکردنەوەی قەڵاتی هەولێر زۆر بەباشی بەڕێوەچوو کە ڕوحی قەڵاتی شەقامەکەی بوو شەقامەکە تەواو بووە مۆزەخانەی ئەلکترۆنی ناساندنی قەڵات کرایتەوە و تەواو بووە زۆر شوێنی دیکە حەمام وا لە تەواو بوونە منارەی مزگەوت نۆژەن کراوتەوە مزگەوت وا لە تەواو بوونە
بەشێک لە خانیەکانی دیکەی کە ناوەندی کللتوری و هوەری و ئەدەبی دەبن لە تەواو بوونن قەڵات دەکەوێتە قۆناغێکی دیکە دەبێتە شوێنێکی گەشتیاری نەک لە بۆ خەڵکی شارەکەمان قەڵات لە ماوەی چەند ساڵی دیکە قەڵاتی هەولێر دەبێتە ئەو شوێنەی خەڵک لە شارەکانی دیکە لە وڵاتان دێ سەردانی دەکات چکە ئێمە هەمیشە دەڕین تخوا لێرەکەوانەکەم دێکاگومێت لە وڵاتانی دیکە شوێنی گەشتیاریمان بینیوە لە کاتێکدا ئەگەر شوێنەواریش بێ وەکو قەڵات تەمەنی ئەم قەڵاتە زۆرە بەڵێ ئەوەی کە باز دەکرێت 6,000 ساڵە 6,000 پێش زین ینی نزیک بە 8,000 ساڵ 8,000 ساڵ بەڕێگەیەک یان بەڕێکارێک دەتوانن بیکەنە سەرچاوەیەکی داهات بۆ شاری هەولێر بڕوونی پرسیارەکەم ئەوە بێ دەتوانن وای لێ بکەن بە بلیت خەڵک بەسەر قەڵات بکەوێ لە نەتیجەوە ببڕێ بە تاکید پلانەکە وایە ئەوانەی باسم کرد ئەوانە تەواو بن هەندێک پرۆژەی دیکەمەیە لە ناو قەڵات تەواوی ژمارەیەک کافێ و ڕێستۆرانت و ئەو بابەتانەشی تێدا دەبی بەڵێ بە سەرکەوتنی قەڵات دەبێتە تکیت وەکو هەموو دنیا ئەمە چیمە قەڵاتی عەمان یەک خانووی تێدا نەمایە تەنها ئاساوارەکانی مایە سەدان خانی گەڕەکەکان وەکو خۆی مایە لە قەڵات خانیەکانی وەکو خۆی مایە بەشی جوان نۆژەن دەکرێنەوە ئەوە پلانێکە دوو چاردەوری قەرات بابەتی بەفرەزۆنە بابەتی گەڕەکانی کۆڵانی عەرەبان نەگەڕەکی عەرەبان کۆڵانی عەرەبان هەیە لە سەعدوناوە هەیە تەعجیری هەیە هەموو ئەوانەی لە ناو بەفرەزۆندانە کەس لە بۆ نییە دەستکاری هیچ بکە ئێستا دیزاینی چەند خانیەک لەوێن دەریژ نۆژان دەکرێنەوە دیزاینی پشت سوڵتان مزەفەر لە بۆ باتە تەواومان کردیە کە دەبێتە شەقامێکی زۆر گرنگ لە شوێنەکە وەکو شارع متەنەبی باز دەکرێت شەقامێکی کللتوری ئەدەبی هوەری ئالەتەکانی مۆسیقا کتێب قاوەخانەی کللتوری وەکەوەی لە وڵاتان هەیە بەڵێ قشلێ هەولێرمانەیە قشلێ هەولێریش با دیزاینەکەی کە دەکەێتۆ کۆڵانی پشت دوامین پرسیار لە کاگومێت بکەم لە بەرەوەی کاتەکەمەوان بمورە زۆر بە کورتی وەڵامدەوە هەولێر لە زستانان خەمی لافاوی هەبوو لە هاوینان خەمی بیاویە بوو بەڵێ کاگومێت کۆمنت چێ لەسەر لەسەر وڵی لەوەی بەس وەختەشی کورتم بدێ ئێمە بەێ بەتاکیت هەولێر لە ساڵانی ڕابردوو بابەتەشی مێژوویە کە ئەوە بەڵگەنامەکانی عوسمانیمان هینایتەوە کتێبێکمان تەبع کردیە 140 ساڵ پێش ئێستا لە هەولێر لافاو بووە ئێمە لەو ماوە کەمەی کە ئەو 4-5 ساڵە بە تایبەتی دوای کارە ساتی 21 کە لافاوێک ڕوودا 11 کەس ژیانی لەدەستدا جەنابی سەرۆک وەزیرانە هاتە دیوانی پارێزگا لەگە هەموو لایەنە پەیوەنددارەکان کۆبنەوەیەکی کرد دوای ئەوە کۆنفرانسێکی زانستیمان بەستە پلانێکمان داڕشت لە کەمکردنەوەی مەترسی لافاو هیچ وڵات و شارێک ناتوانانی برێک گەرنتی لافاو نابیتن چکۆ لافاو بابەتێکە دەبی بەڵام نەش بووە هەردوو پشک بارانباری شارەکە لە مەترسی دابی ئەمە وا بووین لە هەولێر ئێستا تێمان پەڕاند تێمان پەڕاندیا ئەوەیە مەترسیەکانی زۆر با پێت بڵێم کاتم نەماتخوا با پێت بڵێم لێدا دروستکردنی بەنداوەکان پۆندەکان ڕێڕەوی سروشتەکان 700 کیلۆمەتر لە دەوری هەولێر وە لە گەل کۆمەڵێک پرۆژەی دیکەی ئاوەڕۆی سندوقی و لولەیی و هەموو ئیجراعاتانەی کەکرا هەولێر لە مەترسی لافاو کەم بۆتەوە بەڵام لێکەوتەکانی گۆڕانکاری کەشوهەوا لە ئەڵمانیا و لە بەرلین و لە هەموو دنیای دەبی بابەتی ئاو بۆ هاوین ئاو بابەتێکی گرنگی هەولێر بوو ماوەی 5 ساڵی ڕابردوو هەموو عمری خۆمان پێشکەشی ڕۆژەی فریاگوزاری ئینقازکردنی هەولێر بوو لە بۆ دوورمەودا ئەمن یەک نمونەت لە بۆ باز دەکەم زۆرمان لەسەوە پرۆژە قسە کردێک کە بابەتێکی ستراتیژیە هەولێر دەباتە قۆناغێکی دیکە ئێستا ئێمە بەس بۆ بڕیارەی جەنابی سەرۆک وەزیران و هەولێرێکی کە لە تەنیش هەولێر دروست دەبێ 125,000 فەرمانبەر و خانەوادەی شەهید و کارمەندی دەوڵەت خانەنشین سوودمەند دەبێت لە وەرگرتنی زەوی کەواتە نزیک بەو ڕقەمەش تەعویز و قەرەبووی خاوەن زەویەکانی شەیە 250,000 یەکەی نیشتە جێبوون لە دەوروبەری هەولێر زیاد دەبێ کە دەبنە گەڕەکەەکانی هەولێر پرۆژێ فریاگوزاری هەولێری دەرباز کرد لەو بابەتە نمونە کرد لە باسکەم گەڕەکی ڕۆشنبیری ئێستا هاوڵاتیانی ئەو شارە ئەو گەڕەکە دەمبینن یەک لەو شوێنانە بوو زۆرترین مەعاناتمانە بوو والله وباللهی پێرێ بەیانی یەکەم تەلەفۆنم هاوڵاتیەکی گەڕەکی ڕۆشنبیریە دەڕێ کاکە وڵی سۆندەی ماڵمانتەقی خۆ ئاگاتان لە بۆڕێکانی ژێر ئایبی کەچی ئێمە ئێستا شەوان پرۆژێ فریاگوزاری 135 ئەو بەردەدرێتەوە ئەگەر ئێستا کردمانە 25 یعنی بەبێم زەخە دەسە سەماڕەکان کە ئەوە
سپاس لە بۆ خودای سپاس گەورە بۆ نیعمەتێکی گەورەیە وڵێت خۆشناو و پارێزگاری پایتەختی هەرێمی کوردستان ئەم شەو لەگەڵمان بووی. سپاس بۆ بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کە تاوەگەسا لەگەڵمان بوون بە هیوای ئاوەدانی زیاتر لە ساڵی داهاتووماندا ساڵی نوێماندا شاد بن.